سڵاو سەرچاوە با بزانین بەڕێزە تا چەند کەسێکی لێبوردێ من بۆ خۆم تا زۆرانی باوەڕم با لێبوردنەیە لێبوردنیش مەراسی ئەوەیە لە کاتێکا تۆ دەسەڵاتی ئەوەت هەبێت تۆڵە بکەیتەوە و تۆڵە نەکەیت تۆڵە لەو کەسە نەکەیت و لی ببووری ئەمە گەورەی ئینسانە نەک ئەوەی لە کاتێکا تۆ بێ دەسەڵات وی بۆ کەسە بڵێ دەمە دەست بەڵام گەورەی ئینسان لەو دەقایە کە تۆ دەسەڵاتیەوە دێت تۆڵەی خۆدیان هە لەو دەسەڵاتی کە هەتە تۆڵە لە بەرامبەرەکەت بێت و گردنی ئازاد کەیت و لی ببووری کەسێکی دڵە هێشان بێ یا بتەوێت داوای لێبوورنی لێ بکەی هاوڕێ بێ کەسێک بێت هەست کرد بێ دڵە لێ هێشاوە چی پێ ئەڵێ؟ وەڵام من هەر لەم مایک بەڵێ من برادرم هەبووە زۆر کەسی ئازیز و خۆشەویستم بووە لە کارەکەمانە بە یەکەوە بووین ئێستا بە شێوەی لە شێوەکان لاانێت دڵی لە من یەشابل لە شێوەی کارکردنەکانمان تەنانەت جەژنیش خۆم یەکەم کەس بوون تەلەفۆنم بۆ کرد گردنیشیم ئازاد کرد و گردنیشی ئازاد لێرەشە پێڵم خۆشمەوی تووار هاوڕێکەی جاران بیت هیچ کاتێک نەپەشیمانم لەو ڕەفاقەت و دۆساتی کە لەگەڵ تۆ هەمبووە لە داهاتویشە هەر ئەو کەسە خۆشەویستی کە تۆم ناسی.